حکوومەتی هەرێم کەی وادەی هەڵبژاردن دیاری دەکات؟ بڕیارێک دەرچووە لە هەیئەی قەزایی کە کاروباری یاسایی و داواکاری لایەنەکان سیر دەکات بە پێی یاسا کەوا دەبێت پێداچوونەوە بە پرۆگرامی یاخود بە بڵێن بە پلانی هەڵبژاردننی کۆمیسیۆندا بکرێتەوە پێداچوونەوەیە بڕیاری ئەم هەیئە قەزاییە بڕیارێکی قەتعیە بنبڕە بوویە وا چاوەڕوان دەکرێت کەوا کۆمیسیۆن لەم ڕۆژانەدا بنیشێت پێداچوونەوە بە بەرنامەی خۆیدا بکات و ئێمە چاوەڕوانی هەنگاوی ئەوانین چونکە ئەو بڕیارە ئێستا لای ئەوانە هەتا ئێستا کۆمیسیۆن ملزەمە بەو وادەی کەوا بووی دەستنیشان کراوە ئەگەر نەتوانێت لە وادەیەدا بە پێی بڕیاری تازەی هەیئەی قەزایی هەڵبژاردن ئەنجام بدات ئەوە دەبێ ئاگادارمان بکاتەوە و کەی کۆمیسیۆن ئاگاداری کردین ئەوەی 5 کورسی کۆتایی پێکهاتەکان ئەو نیگەرانی ئەڕەوێنێتەوە کە هەندێک لایەنەکان پێکهاتەکان خۆیان دەزانن هەڵسەنگاندن بۆ ئەوە بکەن ئێمە پێمانەوە بوو لە بنەڕەتدا دەبایە پێکهاتەکان نەبنە قوربانی ئەوەی کەوا هیچ داوایەک و هیچ قەزیەیەکی پەیوەنددار چ ئەگەر سیاسی بێت چ ئەگەر یاسایی بێت پەیوەست بە انتخاباتەوە بەڵام بە هەنگاوێکی ئیجابی دەبینین بەلای کەمەوە ئەو بەشداری بوونە هەر هەبێت بۆ ئەوەی کە ئەو تابلۆ جوانەی لە هەرێم هەیە بوو بەشداری هەمان لە هەڵبژاردن ئەوە ئامانجی سەرەکی ئێمەیە اینجا چەند دەبیتە جێگای ڕەزامەندی یان نە ئەوە خۆیان دەزانن بەڵام پێمانوە هەنگاوێکی ئیجابی و گرنگە. سپاس.